فستیڤاڵی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆسەید گێڕانەوە و زیندووهێشتنەوەی مێژوو ئازاری نەتەوەیەکە بە زمانێکی جیانی کە ئەویش سینەمایە. ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لە فستیڤاڵەکان ئایبینین ئەوەیە کە هەموو نەتەوەکان و هەموو وڵاتەکان لە دەوریەک کەلتور و فستیڤاڵ و ئەم بابەتانە کۆمان دەکاتەوە و لەم ئاڵوگۆڕانە و لەم کۆبوونەوەنا کە پێکەوە کۆبینەوە زۆرتر تێکەڵیەکە بین و ئەمە زۆر ئامانجدارە. چونکە بەڕای من گەورەترین خەبات ئێستا خەباتی کەلتوریە، خەباتی فەرهەنگیە. ئەم خەباتە بۆتە هۆی ئەوەی کە ئێمە خۆمان باشتر بە تەواوی دنیا بناسیێنین. بۆ نمونە ئەم فستیڤاڵەی کە لەسەر ژینۆسایدی ئەنفالی کوردانە زۆربەی بابەتەکان لەسەر ئەوەیە کە ئەبێت لە تەواوی جیهاندا ئەنفالی کوردان بە ڕەسمیەت بناسرێت. ئەمە زۆر گرنگە، وەکو هۆلۆکاست کە چۆن بە ڕەسمیەت ناسراوە ئەمیش بە ڕەسمیەت بناسرێت. ئەمە یەکێک لە ئامانجە هەرەسەرەکیەکانی ئەم گرتبوونەوە ئەم خڕبوونەوەیە لێرە، یانە زۆر ئامانجیتر ئەپێکێت و زۆر گرنگە لە تەواوی دنیا ئێستا فستیڤاڵەکان زۆر تەسیریان هەیە و خۆشحاڵم کە هەرێمی کوردستان هەموو کات ئێمەی لە دەور یەک کۆ کردوێتەوە. بۆ باز من ئەمساڵ فستیڤاڵی ئەمساڵ تۆزە جیاواز بوو، کارەکان ئیشەکان زۆرتر دوای ئەوە دیسپلیمی فستیڤاڵەکە بەرەو باشیە چوو هەر کەم و کۆڕی هەیە. بەڵام ئەمساڵ جیاوازیە کە بوو کارەکان لە بەشەکانی تری کوردستانە زۆرتر بوون، بەتایبەت لە ڕۆژهەڵاتەوە کە هاتبوو. ئەمانە جێی بایەخە. من یەک داواکاریم لە وەزیری ڕۆشنبیریش هەیە، داواکاریەکەم هەیە لە وەزیری ڕۆشنبیری و لە تەواو بەرپرسانی بەشی فەرهەنگی یاریمی کوردستان قەت بە هونەرمەند ناڵێن بارودۆخ خراپە. گەورەترین خەبات ئێستا خەباتی فەرهەنگیە، یانە باوەڕتان بێت گەورەترین خەباتە. بۆیە پێم خۆشە کە زۆر گرنگی بە هونەرمەندانی ئێرە بدرێت، جگا هونەرمەندانی ئێرە نوێنەری بەشەکانی دیکەی کوردستانی بۆ ئێمە. الهام رحیمی پور درهنری فیلم ریکاوری یعنی چاکبونەوە خەڵکی ئیلام. خوشحالم که جشنواره کردل و دور یک جمع کرده و واقعا موضوع انفال را ایمه کردل خیلی مهمه و تشکر کنم در فستیوال که همه کردل و دور یک جمع کرده و تشکر ویژه‌اش دارم در آقا ادریس و آقا سورا.